ئەرێ وەڵڵی ئێستا بە چەک و تاخمەوەی خۆم پیاوە نەبڕێنەکەم بەرەو ڕۆژاوە. نمونەی لە سەخۆم دێنمەوە من یەکە کنۆ پێشمەرگانەکە لە ڕۆژئاوای کەرکووچێ دەوام دەکرد برایانی هەسەدا شەمەشانی ئێمە شەڕیان دەکرد لە باشووری کەرکووک. وەکو دانیشتوانی مەخمور دەتانێت لێرە چی دووپات بکەنەوە؟ خۆش بێ ئێمەکو تاک بە تاکی شاوسکەی مەخمور تیم توێژەکانی زانمە پاپشتی خۆمان بۆ ڕۆژئاوای کوردستان دووپات دەکەن لێرە پیان ڕادەگەینن ئێوە بەرخۆدان بکەن ئێمە پژگیریتان دەکەین. دەبێت یەک نمونەی کورتش بینمەوە دوێ ڕۆژ پێستا گوتبیان 2 کۆد و دەکات چار لە دڵی هەموو کودەچی 2 کۆد و دەکایەک هەرگیز ناگە بە 4 زۆر سپاسن دەکەین. وەکو خۆبەخشێک من ئامادەم بچم لەوێ هاوشانی خوشک و برایەکانم نەک ببینم بە چاوەکی ئەو مندارانە بەدەست کە ماسعیلیان دەدەن یان قەتڵ و عامی دەکەن. دوونێ پێرە ڤیددیۆشان بڵاو کردەوە 40-50 نەفەرە هەمووی کەتیە لە جادەی. ئەگەر ئەوەی سووریا ئەو غیرەتەی هەیە بابە هێز لەگەر برایانمان بکاتن نەک بچی لەوێ سەرۆک عاشرەتەکان هەر خەرەتێنیتن لەوێ خەڵکەکە لە ناو گەری کورد هەرچیتن ئانیش هێز ئەو بکەن بچن بەتەنیا بچن نەک خەرچی خۆمەدەنی هەستێنن ئەوزە لە پەنا هێزەکەی بچن لە خوشک و برایانمان بدەن. چاوێک ئێستا ڕێگا هەبێ ئامادەی ڕاستەخۆ ئەرێ وەڵڵی ئێستا بە چەک و تاخمەوەی خۆم پیاوە نەبڕێنەکەم بەرەو ڕۆژاوە. ئێمە وەکو دانیشتوانی قەزای مەخمور ئەمڕۆ پاڵپشتی پشتوانی خۆمان بۆ کوردانی ڕۆژئاوا دەردەبڕین. ئەوێ ڕۆژێ کەوا شەڕی داعش دەستی پێکرد کە کوردانی ڕۆژئاوا نمونەی لە سەخۆم دێنمەوە من یەکە کنۆ پێشمەرگانەکە لە ڕۆژئاوای کەرکووچێ دەوام دەکرد برایانی هەسەدا شەمەشانی ئێمە شەڕیان دەکرد لە باشووری کەرکووک پاڵپشتیان دەکرد ئەوان حسابیان نەدەکرد ئێرە باکوورە باشوورە ڕۆژهەڵاتە ڕۆژئاوایە شەڕیان دەکرد بۆ ڕزگارکردنی کورد. ئێمەش ئەوڕۆ بەناوی کورد بەناوی کوردستان یەک پارچەیە 2 کۆد و ناکات سار 2 کۆد و لەکنەمە دەکا یەک چۆن ئێمە چین لە کەرکووک و لە ڕۆژئاوای مووسڵ و لە خانەقین و جەلەولا شەڕمان کرد بۆ پاراستنی کوردستان ئێستاش بە ڕوع و بەرجان ئامادەینە بۆ پاراستنی ڕۆژئاوا.